کاک جیاد ئەگۆ دوێنێ یانزانم ڤیدیۆ شتیان لە نردم دەڵێ دەبی هەموو سەگێکی بکوژێ. نا والله ما وانا گوتیا دەبی هات زانی چاکا کار ئەزانم مەڵێ سەرجی هار باشەنگۆ کو جیا دەکەنەوە ئەو سەرجی هارە ئەو سەرجی کە نییە ئەوە ئەم نەدی جیۆکەین خۆمە گوتیەوە ئیشێ بایتەڕەیە لەو وانەیە لە دووت خرێ یەک دو سەگی هار هەبن لەوانەیە نەبنیش بەس ئەمە فتوامان داوە کە لژنەی فتوایە استنادا سەر حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن دەڵێ مەسەلەن دیپشک مار ئەو شتانە دێنە کوشتن ئەگەر دیتن باسی ئەو سەگەمان کردیا ئاخر بەزانم بەزت ئەوە ڕاستە ئەوە لە ئەوروپاش ئەگە سەگێک پرداتە خەڵک هەرچەندە سەگ لە کوردستان بۆ پردەداتە خەڵک لی دەدا ئەدی ئەگەر ئینسان پرداتە سەگ چ دەکرێ یعنی گچکە و گەورە لە سەگ دەدا خواردنی دەوێ ئینسانژی پرداتە ئینسانی بکوژیتن ئەو ئینسانەش دێتە کوشتن بەس مامۆستا نازانم تو لەگە سەگ شارەزایانە سەگ چاوی ئینسان دەخینتەوە ئەمە شارەزاینە برا ئەمە هیچ عیب نییە شارەزاینە سەگ وەکو سکان چاوی ئینسان دەخینتەوە دەبینی ئەو ئینسانە خواردنی بدێ ئەتو دیتیتر لە شەڵتەری هەولێرێ 3-4 هەزار سەگەیە یەک گەنج دەستە ناویان کەس پڕی ناداتێ کەس خواردنیان دەدەنێ لەگەریانن سەگ ئەگەرە تو خواردنی بدێ قەت پڕ ناداتێ بەس لە کوردستان خەڵک هەر بە تەنیشیدا دەڕوا لی دەدا دوو سەگ خواردنی دەوێ یعنی ئەوە فتوان گۆیان گۆ بڵێن خەڵک کاکە پڕ مەدەنە سەگ خواردنی بدەن ئەو خواردنی بدە بەجی دەمینێ بزانە سەگ چک ئەوە ئاژەڵە چی بەوەفاایە قەت فتواتاندایە نابی ئەزیەتی سەگ بدرێ مامۆستا تشتێکی گوتی لە ناو فتوای کەمان گوتیە کابرا هەبووە گوناهکاریش بووە ئاف یاداسای چوە بە حەشتێ يعني ما أفاش قلت إسلام دين الرحمة وما أرسلناك إلا رحمة بس قد أنقو ورقة خلطانة جيغاي من وامستا زور سايك ناف باجيري دا مشابون يعني بوينا ما ترسيل سر زاروكا لا كركوك باجرك كردستان زاروكا كشتي أفا چندين حالة اللي يت أسنياسم يعني صال لقي دانويني هيرشت كان اول سوفیت مزگفتانه از خویش وانا مداری هلگرم ام نویرین یعنی زورت مشبون همه دالین که ماسیه که که دبید وان سایا چاره بکن که اوزا چاره چیه کشتنه؟ نه ابد چاره کشتنیه وره نفی بکل باجریان جگاه که بو چه که خدان که بخواه که چاوه خوبه اگر تو وان تشتاجینه که سایه که هی کسای هاره اوی لقاد دانتا بشری سروکی بخواتن او سگه دبید بیتا کشتن اما بسیاره که منطقیش تب که ما مستا اگه بسیارات که بلا منش بسیاره که بکم فرمو استام نیه مر جیری ددمه لقانا دانید هرش ناکتا انسانی او چلو سری جیوت کنو مجید خونو عیرو ریویکا و گوشتی وان رانت وان بقا اصابات كان هذه اونا خدان رحا اونا مثلا اجلا او اذا قال من ده برسي مع مستعمل بخوم ده صاله للشر داعشوا جوج ناخو لبر او يستم بيكر انسان وكو داعشه بكيف خومان هم جور اجلك دخوين لبو زيجي خومان لبو لذتي خومان انسان بيسترين بونه ولا لسكري ارزي ده همو اجلكاني تر شێر خواردن تێر دەخوا بەجی دێلی بەس ئێمە هەر لەو زەوق چێشکە دەکوژین چۆلەکە هەر لەو زەوق لە سەگ دەدەین هەر لەو زەوق لە کەر دەدەین قەت فتواتاندایە نابیت دژی دەست خۆش پێش فتواکە بدەین قەت جەنابەت یعنی جۆرێکی لەسەر ئەوە مە نەدیتیاتە تەلەفۆنە مەجزەرێکی کرد بیتەن قەسابخانەکێ تەگوت بیتن کاکەوە گوناه حەلووە دەکەن ئەمە باسی یەک سەگمان کردیە کەشینا زاروکێکی بکوژیتن نەوەڵا بلا ئەوسایە بکوژیتن یعنی مە ئەڤە گوتی دەزانی چێ مەلاجیات یەک حاڵەت هەیە من لەگەڵتاندام سەگ لە کوردستان خەتەرە ئەو مشکیلەیە ئەوڕۆ نییە ئەوە 20 ساڵە سەگ دەکوژن هیچ عیلاج نەبووە سەگ ئەبێ یعنی سەگ بەشەکە لە سامانی نیشتیمانی تێم دەگەی یعنی لە هەموو ئەوروپا یعنی سەگ تەیر هەموو شتێک بەشەکە لە سامانی نیشتیمانی ئەبێ بپارێزرێ
ئەبێ زەپت بکرێ ئەوە ئیشی حکومەتە حکومەت جنوبش بویش ئەوە ئیشی حکومەتە ئەمن دەزانم ینی فەوزایەکەیە سەگ بەس بزانە سەگ لە بەلاش پڕ ناداتە خەڵک داو ئەوروپایی بە دەگمەند سەگ دەبینی لۆ لەبەرەوەی خۆراکی هەیە جێی هەیە سەگ 1 مەتر شوێنی بدێ خۆراکی بدێ بزانە چەند خزمەتت دەکا بە خۆشتان هەزاران ڤیددیۆ دەبینن بەس کۆمەلگای کوردی مامۆستا ئەنگۆ مەلانە بۆ فتووە نادەن ئازاری سەگ کەر پشیلە باشە خەڵکی مەهەر بەکن پشیلەی دادەچی خۆ پشیلە زەڕی نییە خۆ کەر زەڕی نییە چ خزمەتی دەکا چەند ئەزێتیان دەدەن چەند ئەزێتیان دەدەن هەر لۆ زەوق قەت فتواتاندا جوانە والله ئەوە نابێتە بابەتی فتوە خۆ هەموو گوناحە فتوە ئەو شتەیە کە تشتێکی تازە ڕوو بدات باشە بەس لە مزگەفتەکان بۆ داوا لە هەزارم 1 دقە مامۆستا لۆ ئەنگۆ ڕۆژێک لە ڕۆژان داواتان نەکردیە کە کاکە ئەزەتی هیچ بوونەوەرشکەمە دەن دینی ئیسلام دینی ڕەحمەیە نابیت ئەزیەت بدرێ ئێستا ئەمە شتەکە بوو تەیرەکە بوو دەهاتە ناو ماڵمان دەیانگوت ئەوە لە قورئاندا باسی کرا و نابی کەس دەستی لێ بدات کەس لە بۆی نەبوو دەستی لێ بدات بەس هەر لە منداڵیەوە فێر کرابووین یان پیانە دەگوتین وەمەکە لە هەموو شار و شارۆچکانەیە لە کەر دەدرا خۆ کەر هیچ زەرری نییە لە سەگ دەدرێ لە پشیلە دەدرێ منداڵ لە گچکەیەوە منداڵ زۆر حەزی لە ئاشەڵە بەس فێر دەکرێت لێی بدە باشە بۆ ئەنگۆکو مەلا باز دەکەی یعنی پێشنیارێکە جوانە بابەتێکە تا بوومەئینە بابەتێکی دوێە خۆ بە هەر هەفتی جارێکە وانە ناو بابەتەش باز بکەین و یعنی جوانە ئەم لەگەڵتاندام لە ئەوروپاش سەگێک پرداتە خەڵک ئەوە دەکرێت جارێک دوو جار دەیکوژن تێم دەگەی بەس سەگ لە کوردستان لەوە پردەدا مامۆزان دەدار سەگ کە دەحەپی ئەوە زمانێتی برسیتی بێجێیە نەخۆشە تێم دەگەی زمانی قسەکە جاری وا گەمەر لەگە دەکا ئەبەوەیتی خەڵکی مەدە سەگ دەترسێ هەموو ترسایە هەموو دەرێن گڵاوە باشە لەو سویدەی من ملیۆنێک سەکە 1,075,000 سەکەیە باشە بۆ ئەو مشکیلە نییە لە کوردستان خۆی بکوژی 56,000 هەیە وایان نا نامەهەندە باشە ئەمن لە نوهەتەکانە کۆتایی نوهەتەکانەوە جێم لێ بووە ئیماد ئەحماد لە خەتی کەرکوچێ بوو سەگی کوشتی بڕیاریدا سەگ بکوژێ تا ئێستا ئەوەی ڕۆژە لەگە قامی کەرکوچی قسەم کرد گوتی سەگ ڕامان کرد ئەویش گوتی ڕامان کرد لە نوهەتەکانەوە سەگ دەکوژێ عیلاج نەکرا عیلاج ئەوەیە مامۆستا دەبی حکوومەت بەرنامەی هەبی ئەو سەگە مشکلەیە ئەوە قەت عیلاج نابی هەزاری دەکوژن 10,000 بە ساڵێکی زیاد دەبتەوە لەبەر ئەوەی سەگ 4 مانگجارێک 10 فەرخە دەکات عیلاج نییە ئەبێ بیخەسێندرێ ئەوە کوشتن ینی دوو سمعەی کورد دەبن ینی ئێمە بزانین ئاوا سەگ دەکوژن دەدەینە هەموو منەزەماتی حقوقی ئەیوانات حیای حکومەتی هەرێم دەبین بە دەیان هەزار کورد هەیە لە ئەوروپا سمعەی حکومەتی هەرێم دەبین کە سەگیش دەکوژی ئاخرە تو دەرەی در کوت زیادەکەیەوە دوو پۆلیسێک دەچی هەتای نەگو ئیشی منە مامۆستامان من نەگو ئیشی منە مە گوتی بۆ هیچ کەسێکی نابێت سەگێک بکوژیت جگە لە بەیتەڕە ئەوە مەلەوە فتوە مە حازرە یعنی مە گوتیە دەبیت بەیتەڕە بیتە ئێستا بەیتەڕەیان مؤتەمەری سەحافیان ئەوڕۆ کردیان گوتی کاکە ئەمە ناکوژین مگوتەوە خلاص نەکوژن دەستیان خۆش بیت بەس چ بکەن چارە بکەن بۆ حیالی مەش نەکوژن ئەوە ئیشین دوێ لەگە حکومەت قسە بکەن ئەوە ئیشی محافەزەی دهۆکە محافەزەی دهۆکە کردیە مامۆستا شەڵتەر دانێ ئیدانایە بەس ئێستا دەڵێن وڵا خەتی ئاو و کارەبا مایە ئیدی باشە ئەمەش ئازران ئەو بابەتە بابن حکومەت خەتی ئاو و کارەبا دروست بکەن ئەوان سەگانە هەموو بەنەوێری و پێت وایە مەسەن دامانە 5,000 سەکێ پێت وایە ئەو حکومەتە پارەی نییە خۆراکی هەر بەس سەگ هەر خواردنەکی بدەیە شکورە ئەو خواردنانەی لە قەسابە خانەکان دەمینێتەوە لە سەجادەکان دەمینێتەوە پێیان بدەن حکومەت ناتوانێت یعنی ئەوەش خەتەر لە حکومەتە ئیشی حکومەتە کو یعنی ئینسان ڕێک دەخی دەبی سەرج ڕێک دەخی کەر و ئەوەش ڕێک دەخی فعلەن دەبی تەنزیمەکە بی فعلەن دەبی خەڵک ئەمانی هەبی بەس حکومەت لێ دەگەڕێ ئاوە
ئەو پارە خەیاڵیە هەیە ئەو پارە لە بۆ مامۆستا ئەو کەونەی هەیە ئەوی ئەمنوتوی لەسەری دەژین هەلۆ ئینسان نییە ئی دارستان حەق خۆیتی دار سەگ و کەر و پشیلە و حیوانات حەق خۆی هەموو لە خزمەتی ئینسانە شاو ئەوە ئەنگو ڕەینگۆ وایە ڕێی ئەوە ڕێی من بەری خەدێکاگە ئەو زەویات چی دەکات خزمەتی زەوی چە ڕۆوەک دێشین بیدەن ڕۆوەک چت کردن بزن آن حیوانات مرد چیت ئەو ڕۆوەکە دەخۆت ئینسان دەچی چگات ئەو مەڕایە دەخۆت کەواتە هەموو تشت ئەو کەونە بوو ئینسانی درست بووە ئەوە قسەی ئینسانە ئینسان ڕۆ خۆی داینایە ئینسان بزانم یەک دقە مامۆستا ئەزانم ئێستا 1 ملیار مەڕ هەیە 1 ملیار مەڕ هەیە لەو کوڕێ ئەرزی 1 ملیار چێڵ هەیە لۆ ئینسان بە خێوی دەکات لۆ گۆشت لۆ زجی خۆی ئینسان هەموو ئاژەڵک ئەو جلکانەی لەبەر دەکرێ جلکی ژن هەیە پێستی دەڕیوی لێ دروست دەکرێتن ئینسان بوونەوەرەشی زۆر وحشە هەموو شتمان لەسەر باشە باش مامۆستا من دەمەوێت لێرە ئەوت بزانن هەموو پێڵاومان قایشمان حەبوو دەرمانمان هەموو شتی ئینسان لەسەر حیسابی بوونەوەرەش کێ دروست دەکرێت ئەو جلکانەی پیاو لەبەر دەکات جلدە و پێستی گورگ و پێستی بیۆرن ئەوە ورچ و ئەوانەیە هەموو دەیان کوژن دەفرۆشتنەوە ئینسان بوونەوەرەشی زۆر زاڵمەوە زانی ئەو کەونەی هەیە بەس لە بەوەی دروست کرایە و تێربوونیشی نییە پشێر ئاسکەک دەخوات تێر دەبی دەڕوا بەس ئینسان هەر لۆ زەوق دەچی نیشانەی لێ دەگری دەیکوژیت وایان نە یعنی ئینسان بوونەوەرەکە لەو بەهەرحاڵ مامۆستا بە هیوان فتوا بدەن و ئەو سەگ کوشتن ئەوە بکەن وە زەخت لە حکومەت بکەن بڵێن بابا خەڵکیش حەقیتی سەگیش حەقیتی سەگیش بەشەکە لەو ئەو وڵاتەی دەژی دەبی سیستەماتیک دابدرێ لە شوێنێکیان دابنێن بیان خەسێنن زیاتر نەزێن فەرخە نەگەن هەتا فەرخەی بکەن ئەوانە هەر زۆر دەبن دەی دەکوژ من قەسەکێک لە جەنابەت دەڵێ ئێستا پێغەمبەر سەڵاوەت خودێسان باسی سایکە دیەکە ئەوژی ینی ئومەتەکەش ئومەت بە هیچ شێوەیەک ناچی بیت یەک کەس حتا سەگی هاریش بیت ناچی بیت ئینسان بکوژیت بەس دەبی ئەوە بەیتەڕە بیتە جوانە جوان خۆمەش لەگەڵتان داین بەس بزانن نقطەی دووەم مامۆستا ئەمن بەخوا لە کەسی شەرم ناکەم من مەلاقیش لە بۆ هیچ کەسێک ناکەم ئەو بابەتە من ئازڕاندیە ئەو کەسانی شولەژێ ئەوەی بەناوی منەظەماتی ئاقشار لێرە هزارها دلار دەخۆن و دەدزن و گەندەڵی دەکەن ئەبێت چارەکی بکەن یعنی ئەوە لەگەڵدام ئەوە لەگەڵدام ئەوە دەکرێت بەس ئەزانیت تەنسیق بکەن لەگەر حکوومەت لەگەم محافەزە دەبێت شوێنێکی لۆدا بندرێەوە سەگ ڕێنەدرێت زیاتر گەشە بکە دوونە مامۆستا داناینە ئێستا دوونەم داناینە 75% تەمام بووە بەس با ئەو منەظماتە بین تەواو بکەن لە زێلێ بکەن ئیشێمە مەڵانینە بچین بژینە جێگا بۆ سا چێکەن بۆ مەسەرەن پازا چێکەن ئەوە نەیشێمە ئەوە ئیشم چارەسەریەکی بگەڕین کاکە ئەزانم من هەمومان لەگەڵ دانیە بەس ئەو چارەسەرە 25 ساڵ زیاترە دەکرێت فەشەلە سەتی دەکوژی 1000 پەیدا دەبتەوە نە بۆ نەکوژن ئێستا مش دەڵێن بەس هار ئەوەی هاریژی ئەگەر بزانن آخر کو تهدید دەکرێ هارە کو تهدید سەگ نییە لە هەموو کۆڵانێک چەند سەگێک بە خەڵک دەحەپی بەس دەزانی لۆ لەبەرەوەی خەڵک هەیە هەر لە خوت و خۆڕایی لێیان دەدا لێ ئەزیەتیان دەدا ئەوان دیفاع لە خۆ دەکەن یان برسیانە بەناو ماڵاندا ئێستا سەگێک بچیت زۆرۆکێکی بخۆت ئەوەی هارە بێگومان هارە گومان ئەو نۆرمال نییە بەس ئازانم بەس بزانە بەشێک هەندێک جار سەگ کە ئینسان وەختی خۆی لە شەڕی ستالینگراد لە 45 ئینسانی خواردێک کە برسی بووە ئینسانی خواردیە یعنی ئینسان بەخۆی برسی دەبی دزی دەکات برای خۆی دەکوژی خزمی خۆی دەکوژی لەو پارە و زێڕ و ئەوانە ئەو شتانە هەیە نینس ئاژەڵ هەر خەڵک دەرێ ئەوە کەس ناپرسی ئەرێ ئەو ئاژەڵە کو بژی جەمە چی کووەبی ئەوەش هەیە
تۆ دەبێ ئەوە دراسە بکرێ مؤتەمەری لەسە بکرێ ئەوە عیلاج نییە ئەوەی حکوم ئەوەی ئەنگۆ دەیکەنیان خەڵک دەرێ گڵاوە نابی خۆرەک و بابا لە ئەوروپایە مۆدێرنە بەدەیان ملیۆن سەگ هەیە خەڵک لە ناو ماڵی ئەم بخۆم سەگم هەیە ئەی باشە باشە بۆ ئەمە تووشی نەخۆشی نەبووینە بۆ سەگ دەزانی هەموو شێرەك سەگە چی هەیە سەگ سەرەتان دەبینتەوە سەگ مین دەبینتەوە سەگ مخەدەرات دەبینتەوە سەگ باشترین وەفایە هەتا لە عیلاجی نەفسی ئێ باشە بۆ لە کوردستان بوویتە ئەو دێوەزمە دوای ئەوە ئەگەر دەرناڵێن سەگ پڕداتێ وەکو گوتم لە کەر دەدرێ لە پشیلە دەدرێ کورە لە چێشکە چۆلەکە چەند گچکەیە هەر ئەوها لە زۆق دەیان کوژن نانە لەبەر دۆرێکەڕدا چیت چاقێکی دێژە قەت شکێنی تۆ چیتە ئادار دەست دەرشێنن بابا ئەوان هەموو سامانی نیشتیمانیا ئەوە دەکاتەوە نیو سەعات بەردەداتن بابا بۆیە دەبیت ینی سەقافەتە سەقافەت مامۆستا جیات بەهەرحاڵ ئەوستە دەنگ کەسافە بە ئەو پرسیارە لێ بکەمەوە ئەتوو دەڵێ جارەکەی تر گوتی چکو دەنگ ساف نەبوو جارەکەی دەڵێ تۆمەت لە بۆ من دروست کردیە ئەمە نەکیەک چار پێنج کەس دۆمنیەکم مامۆستا مەلاجی هات دوکانی گازینۆی هەبووە لەوێ فلیمی پیشاندایە فلیم شتت پەخش کردیە هەموو نەوە ئەفلیمە چش پەخش کرایە ڕاستە یان درۆیە ئەمە لە زاری خۆت خۆمەرزیان بەس فلیمی خلاعیبی فلیمی کەش پەخش کردی وەکو سینەما ئەستەغفرڵڵا مامۆستا من تەحەدا دەکەم پێش جارێ دیکە تا گوت لە باگێرا نزاچک بیە و ئەوە پەیچێک هەبوو من ناوی پەیچەی ناڵێم چکو لەوانە لۆ خۆم تۆبە کردبیدە لە کاتی انتخاباتدا ئەو کات من مرشح بووم بۆ پەرلەمانی کوردستان تۆمەیان بە من درد کرد گوتی مەڵە جیهاد لە ساڵی 1995 گازینۆ هەبوو و خەلکت کرد ژۆرڤە بە 5,000 دیناری خەلکەکە بە چۆن زانیەوە درۆ بوو گوتی کارکە ئەوە هەندی پارە عێراقی یعنی سویسری بوو نە برێمەری بوو ئەوە ڕاستە بەتاڵ کرد مامۆستا وەرە شەهادەکەی من سەیری بکە من لە یەکی متەوەستا تەڵابی مەدرسەی دینی بووم ئەوە سەیری کە با کابراک بچی سەیری ئەوقاف بکە تەڵابی مەدرسەی ئەوقاف بووم لە سەفی یەکی متەوەستا لە سەی متەوەستا کەمانم 15 ساڵ بووم خەتیب بووم لە گوندێک نێزیکی باگێرە گوندێک نەبیە ئەوە هەموو ساخم دەست خۆش من خۆشتر من بە 15 ساڵی خودبەم خواندیە کاکە والله مگازینوم نبووە والله من ناحەقیە لە بەرامبەرت کرا مادام ناحەقیە مادام لە بەرامبەرت کرا ئەگەر ڕاز نەبێ چ پەیزێک بوو چ پەیزێک بوو وای گوت گەنجان بوو گەنجانی ئازادی خواز بوو بەهەرحاڵ ببوورە من ژەو ناوەم گوت ینی شکا ینی بۆیە لەبەرەوەی پەیزێکی ئاکتیڤ بوو لەو چەند ساڵ لەمەوبەر ئەمەش مامۆستا ئەمە لەو دوورین خەڵکە مەعلوماتمان دەدات خەڵکی دهۆکە بەمایان گوت ئەو شتەیە ئەمەژە بە هەندێک باسمان کردی ئەگەر غەڵەت بین داوای لێبوردن دەکەی ئەگەر غەڵەت بین من ینی پێم شەرم نییە بەس ئەمن لەو دووریم خەڵک دێ پێم دەرێ نەگیەک دوسێ کەس چەندین کەسیشە کۆمنت لۆی نووسی وایە نا خەڵک لە دهۆک وات لەسەر ڕۆیە ئیتر ئەو شتانە ئیشی منیش بڵێ ڕاستە ڕاست نانان ئەم بۆ تەلەفۆن دەکەم من لە 15 ساڵی خەتیب بووم هیچ دوکانت نەبووە لە بازاڕی دۆهۆشیەوە نیە هیچ دوکانت تاریخا من بکە والله من دهۆکی هیچ دوکانیشم نەبووە برایت من دکان هەبووینە برایت من مارکت هەبووینە ئێستاشی مارکتت هەیە ئەتوو تو بە خۆت گرنگی برات زەمبی چییە تەمام ئەمە سەیرت من پێت داڵێم من 6 ساڵە لە عمری 12 ساڵی حتا 18 ساڵی لە مەدرسەی دینی لە قسمی داخلی بوویمە دەتوانی دکان بەقەکەی 18 ساڵی چوویمە کولیجی شریعە لە هەولێر 4 ساڵە لە هەولێر بوویمە کولیجی شریعەم خواندی لە زانکۆی سەلاحەدین دەتوانی گازین فنسێک زانی ئەنی تشتەکە نە ڕوایە ناحەقیە باشە مامۆستا تەوا ئەم بۆیش پرسییم بۆی خەڵک بزانی ئیشی من ئەوەیە تەلەفۆن دەکەم بۆی بگەمە حەقیقەت تێم دەگەی باشە مامۆستا گیان زۆر سوپاس دەکەم
بە هیواشم بەو ئاراستەیە بڕۆن فتواش دەرکەن کەس ئازاری ئاژەڵ نەدا ئاژەڵش باشە سەرچە.